سلااوان لەبێت کەمێک لەمەوبەر هەژدەیەمین مەراسیمی خەڵاتی زێڕینی بلا بەڕێوەچوو هەروەک ساڵانی ڕابردوو ئەم ساڵیش کۆمەڵێک کەسایەتی شایستە لە بوارە جیاوازەکانە کە هەریەکەیان لە کوردستانی گەورەوە توانیویانە خزمەت بە بوارە جیاوازەکان بکەن جا بواری سیاسی بێت ئەدەبی بێت هونەری بێت وەرزشی بێت یاخۆت تەندروستی و زۆرێک لەلایەنەکانی تر کە توانیوانە جێپەنجیان هەبێت و خزمەت بکەن بە خۆشحاڵیەوە ساڵانە لەلایەن ڕێکخراوی ئیبراهیم محەممەد فاوندیشنەوە هەڵ ئەبژێرێن و ئەم کەسانە ئەبنا خاوەنی خەڵاتی شایستە بۆ ئەمڕۆژ دە کەسایەتی بوونە خاوەنی ئەم خەڵاتەوە بە خۆشحاڵیەوە سێ لەو کەسایەتیانە ئەم ئێوارەیە میوانی کورسات مەگەزینن کاوانی هەرێک لە بەڕێزان دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا و هەروەها هونەرمەند ناسر ڕەزازی و هەروەها بەڕێز ڕاشێد بابا شەهابی کە کوڕەزازای سەید عەلی ئەسغەری کوردستانی وێکێکە لە هونەرمەندە هەرە دیارەکانی کورد خۆشحاڵی ئەم سێ مامۆستا گەورەی ئێوارەیە میوانی ئێمەن سڵاوتان لەبێم کاتتان باش بێت خەڵاتی زێڕینی بلەتان پیرۆز بێت بەڕاستی هەموو ساڵێک منەڵێم کە ئەو کەسانی کە شایستەن ڕێکخراوی ئیبراهیم محەممەد فاوندیشن بە دوایە ناگەڕێت وە ئەو کەسانن کە ئێمە یادگاریمان لەگەڵ بەشێک لە کارەکانی ئەوانە هەیە اینجا با لە دکتۆرەوە دەست پێ بکەم بزانم دکتۆرگیان دیارە وەرگرتنی خەڵات بۆ تۆ شتێکی نوێ نییە و لەوانەیە تاوەکو ئێستا بەس لە بواری نووسینە خاوەنی چەندین خەڵاتی تایبەت بی بەڵام بۆچی هەمیشە چاوەکان ساڵانە لەسەر خەڵاتی زێڕینی بلەن بەشێکی سپاسان دەکەم بۆ ئەم بەرنامە زۆر سپاس بۆ تۆ وەی ناوی مامۆستا ئیبراهیم محەممەد ناوێکی زۆر گەورەیە و خەڵاتەکە خەڵاتێکی لەسەر ئاسی کوردستانە خەڵاتێکە مای شانازیە هەر کەسێک کاندید بێیان ئەو خەڵاتی پێ بەخشرێ کە مامۆستا ئیبراهیم محەممەد چەند ڕەهەندێکی هەیە ینی ڕێبەرێکی سیاسی گەورە بوو ئەدیبێکی داهێنەر بووە تێکۆشەرێکی کوردستانی بۆ بە معنای کەلیمە پێشەنگ بۆ لە بواری ڕۆژنامە نووسیە و هەتاکو ئێستاش بیر و بۆچوونەکانی ئەو و کاریگەری ئەو لەسەر سیاست لە کوردستانە زیندووە و بەهێزە و کاریگەرە لەبەرەوە ئێمەمانان کە لەو بوارانە ئیشەکەین زۆر خۆمان بە بەختەوەر و شانازیەکەین کە ئەم ساڵ ئەو هەڵاتە بۆ ئێمە بووە لایەنێکی تری شێوەیە کە ئەو ڕێکخراوە بەڕاستی بە سەلیقەوە ئەو کەسانە دۆزێتەوە ینی پێوەرەکانی ینی فرەلایەنە هەوڵەدات کوردستانی بێ هەوڵەدات تەنیا مەسەن هەر لە بواری ئەدەبانە بێ هەر لە بواری خەباتی پێشبەرگایەتیان نەبێت لەبەرەوە ینی مۆرکێکی زۆر هاوشەرخ و نیشتیوانی و کوردستانی پێوەیە یەکێک لەو دەنگە هەرە جوانانەی کە بەڕاستی هەتا گوێ لە گۆرانیەکانی بگریت نوێیە ئەوش مامۆستا ناسرە و کارکردن یاخود بڵێم ستایلی تایبەتی ئەو هەمیشە وای کردووە زیندوو بێت مامۆستاگیان بەخێر بێ دووبارە زۆر سپاس ببوورە چونکە مۆنیتۆرمانی دەنگی من تۆزێک کەزا باشە دەنگم بەرز دەکەمەوە کەوایە بۆ تۆش خەڵاتی زێڕینی بلا چۆنە بێگومان تۆش خاوەنی دەیان خەڵاتیت و ناوێکی ناسراویت بەڵام کە هەموو کاتێوە کۆڵم ساڵانە بربژێری یاخود ناوی ئەو کەسانە هێنرێک کە خەڵاتی زێڕینی بلەوەرئەگرن کەسانێکن جیاوازترن بۆ ئەم ساڵ بۆ تۆ ئەم خەڵاتەکە بوویتە خاوەنی چۆنە ئەو هەستە زۆر سپاس بۆ جەنابەت دەروون خان سپاس بۆ ئەو کەسانەش بەگشتی کە ئەم وارە یان ئەم بەرنمەیان یان ئەم مەراسمیان ڕێکخست وەکو برای گەورەم دکتۆر شێرکۆ فەرمووی پێویست ناکایتە من ئەوە شتانە دووپات بکەمەوە تەنیا یەک شتی پێ زیاد دەکەم کەسایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد وەکو دکتۆر فەرمووی کە کەسایەتیەکی بەرزە کەسێکیش بووە کە خەباتی شاری بردۆتە شاخ یان ئەتوانین بەو بارەکە تریشە حسابی بکەین
یەکێک لە گرنگی ئەم خەڵاتە ئەوەیە کە ئەو کەسانەی کە نەبێ بە خۆ هەڵکێشان و خۆ هەڵنان ئەو کەسانەی کە جێگە پەنجەیان لە ئەدەب و هونەر و نووسین و تەنانەت وەک دکتوریش فەرمووی سیاست و ئەوانەدا دیارە شانازیەکی گەورەیە بۆیان کە بە شیاوی ئەوانیان دەزانن کە ئەو خەڵاتی پێ پێشکەش بکەن. من ئەمڕۆ هەستم بە خۆشی و شانازیەکی گەورە کرد کە یەکێکی وەکو منیان بە شیاوی ئەوە زانی کە ئەو خەڵاتە وەربگرم. یەکێکی تریش لە گرنگیەکانی ئەم خەڵاتە ئەوەیە ئەو کەسانەی کە جێگە پەنجەیان دیارە، ئەو کەسانەی کە ئەتوانم بڵێن وەکو بلیمەت آخر بەڕاستی هونەر شتێک نییە کە لە قوتابخانەدا فێری بێ، هونەر بەر لەوەی کە فەن یا لۆر بێ ئیحساسە. ئەو کەسانە زۆر شانازی بەواکەن کە هەتاکو ماون لە ناو نەتەوەکەیانە ڕێزیان لێ ئەگیردرێت. ئەوە زۆر زۆر گرنگە وەکو مامۆستا هێمن ئەڵێ بە کەڵکی چی دەردوای ئەوەی کە لاقە درێژ بۆ نەمای پەیکەرت لێ دروست بکەن و نازانمیان بە باڵاتە هەڵبێت. ئەوە زۆر زۆر گرنگە تا لە ژیاندابی زۆر خۆشە کە بەرهەمی بەرهەمەکەی خۆت ببینیەوە یان پاداشی بەرهەمەکەی خۆت ببینیەوە. گرنگەکەی ئەوەیە. من بەڕاستی هیوادارم ئەمە بەردەوام بێ هەمیشە و زیاتریش لەسەر ئەوە چەق ببەستن کە کەسانێک بن کە نمونەی دکتۆر و بەرحاڵ ئەمە ماستاو نییە، نمونەی هونەرمەندێکی گەورەی وەکو سەید عەلیەزغەری کوردستانی کە بەڕاستی منی سە شتێکم بە دکتۆر وتم ئەگەر ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستانە 5 کەسمان 6 کەسمان نەبووایە کورد لە ئێرانە بوونی نەبوو. یەکێکیان سەید عەلیەزغەری کوردستانیە، یەکێکیان حەسەن زیرەک مامۆستا حەسەن زیرەکە لە بۆکان، یەکێکیان مامۆستا محەممەدی ماملەیە لە مەهاباد. پاشان یەکێکیان وەکو نووسەر یان ئەدیب مامۆستا هێمنە کە ئەتوانم لە شیلاناوی مەهاباد حسابی بکەین، مامۆستا هەژارە کە سەر بە بۆکانە، هەروەها حەسەنی قزڵجی کە سەر بە بۆکانە. دیارە کەسی تریشمانەی وەک مامۆستا حەقیقی و مامۆستا ئەمین. بەڵام من زۆر درێژەی پێ نادەم، ئەمە شانازیەکی گەورەیە بۆ ئەو کەسانەی کە بەڕاستی توانیویانە خزمەتێک بەنەتەوەکەیان کەن چونکە ئەرکە لە سەرشانمە. مامۆستا ڕاشد بەڕێزیش بەخێر بێ. کوڕە زازا ئەمە لە سلێمانی دکتۆریش بۆی ڕاست کردمەوە کە کوڕە زازایە، واتە مامۆستا سەید عەلیەزغەری کوردستانی باپیری باوکێتی باپیرە گەورەیەتی. اینجا ئەم خەڵاتە بێگومان بۆ خێزان و بۆ بنەماڵی ئێوەیە. تۆ ئەمڕۆ بەناوی بنەماڵەکە تۆ لێرە بوویت و خەڵاتەکەت وەرگر، هەستێکی چۆن بوو بۆ تۆ و بۆ کاری و مێژووی باپیرە گەورەی خۆت؟ بەڵێ ڕێز و سڵاو و حرمەتم هەیە لە خزمەتی ئێوە تەواوی ئەندامانی ئەوەی کە ئەو بەرنامەیانە ڕێکخست و بەڕاستی کە جێ شانازیە و من لە خاکی خۆمدا خەریکم ئەمە ئەبینم و ڕاستەوخۆش دەبینم و خۆشحاڵم لە خزمەتی گەورە پیاوانی کورد بووم و هەمویانم نزیکۆ دی و ئارزوی تەمەندرێژی و سڵامەتی و بەردەوام هەیە لە ژیانیانە. ئەو شتەوە من دیم لە مەرحوم ئیبراهیم ئەحمەد و ئەو کۆمپانیە و ئەو شوێنەوە ئەم بەرنمەیە ڕێخستوەوە کە پیاوە ئینسانێکی زۆر گەورە بووە و بێگومان تەئسیر و کاریگەریکی زۆری لەسەر کولتور و فەرهەنگ و سیاست و هۆنەر و ئەمانیە بووگە. بێگومان ئەمیشە هەر ئەم بەخۆم عروف ئەم بەرنمەیە کە ڕێکخراوە بە قەڕای ئەو ناونێ و ئاعتباری خۆیدا سعی کردووەکە لە گەورە پیاوانی کورد وەک ئەو کەسانەوە کاریگەریان بووگە ڕێزیان لێ بگرێت. بێگومان حەقەکە ئەو گۆرە پیاوە و ئەو کشەکەی شاناسخانم همچین بەرنمەیەکی ڕێخەن کە گەورە پیاوانی کورد لە هەر بوارێکە ڕێزیان لێ بگرێت ومانە. زۆر پێ خۆشحاڵ بووم کە واردی ئەم بەرنامە بووم. ئومیدوارم کە هەر بەردەوام بێت و نەفقەت لە بواری هۆنەری و ئەدەبی و لە هەر بوارێکە کەسێک خەریکە خزمەتی میلەتەکەیەکە ڕێزی لێ بگرن. من چکۆلەتر لەوەمەکە لە جایگای مامۆستا سەید عەلیەزغەر بەنایبی ئەو بم چۆن بەڕاستی ئەو حەقی خۆی ئەدا کردووە، پێویستی کشی بە منی نەتیجەی کوڕی خۆی نییە، بەڵام
پێ افتخارەکەم کە تانیومەکە لە ژێر سەیتەری ناوی ئەوە بتانم کە لەم بەرنامە بەشداری کەم هەرچەند ئەمن بۆ خۆشم موزیکم خوێندووە لە تارانی شافاڕەوە تەحسیڵ بووم و لە ئێستایشە مامۆستای ماستری دانشگای زانکۆی کوردستانم و موزیک دەرس دەدەم و پەیمانگای هونەرە جوانەکانیشم لە سنە هەیە. چانسێکی باشی شامڕۆ لەگەڵ نووسەرێکی گەورەی کورد و لەگەڵ هونەرمەندێکی دیار و دەنگخۆش و یەکێک لە کەسایەتی هەرە دیارەکان ئەمڕۆ ئێمە پێکەوە دانیشتوین اینجا هەمیشە ئەو پرسیارە ئەمەیە مامۆستا ناسر کاگراشێت لە دکتۆری بکەم بزانم چی هەوێنی نووسینە تەنزەکانی دکتۆرە چونکە بەڕاستی ئەمە پرسیاری من ناپرسیاری تاک بە تاکی کووردە. وڵی خۆڵ ناگریانی دەسەڵاتی کوردی زۆر باشە ئەوەنە بڕیار و هەڵوێست و کردداری ینی خوار و خێسی هەیە پەک ناکەوێ بۆ هەرگیز پەکە ناکەوێ نەک بۆ من بۆ هیچ کەسێکە لە بواری تەنزاییش بکات ینی من خۆم زۆر قەرزاریانم بەڕاستی بە بارەکەی ترا دوای ڕاپەڕینەوە پێشتر هەبووە پێشتر پیرەمێرد عەلادین سەجادی ئەوانە بە لابەلا لە بواری ئەدەبی ساخر یان ساتیر یان تەنزا بەرهەمیان هەبووە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە بوو بە ژانرێکی سەربەخۆ و ئەوەش بۆ مێژوو دەوری هێرۆخانی گەورەی تایە بەڕاستی هێرۆخان پشتوپەنایەکی زۆر گەورە بوو ئێمە پێش ئەو چەند جارێک لەگەڵ هاوڕەکانمانە هەوڵمانە مەسەرەن گۆڤارێک یان بڵاوکراوەیەکی تایبەتمانە بێ بە تەنز و کاریکاتێر کەسیان نەچوونە ژێرە و بارەوە ینی کەسایەتێکی گەورە چوین وەلای وتی ئەوە ئەتان کوژن دواتر کە هێرۆخان بستیەوە خۆی ناردی بە دوامانەوە هاوکات بوو لەگەڵ دروستکردنی دەزیای خاک و پشتیوانێکی گەورەی کردین ینی مادی و معنەوی و بێژگەلەوە ینی ڕێنمامان بوو ینی خۆ دەزانی لە نێوان تەهریج و شەڕەجنیە و نووسینی بێمەستەوە لەگەڵ ئەدەبی مولتەزیمە خەتێکی زۆر باریکەیە ینی ئەو توانی لەو خەتا بمانێڵێتەوە ینی نەکەینە بواری تەهریج و شەڕەجنیە و شتی شەخصی و داشۆرین و ئەمانەوە لە شەشەوە ئەدەبێکی جوانی ساتیر لە کوردستانی باشوورە ئەگەر دروست بوو بێت هەمومان قەرزاری هێرۆخانی و دیارە ئەویش بە پشتیوانی جەنابی مامجەلال بووە مامجەلال بێ قەید و شەرت پشتیوانمان بوو ئەکرێتە سەر ئەوەی ینی فەرقی نووسینی ئاسایی و نووسینی تەنسیەوە ئەکەینە شتێکی بڵێن بابەتێکی ئەکادیمی و وشکەوە بەڵام بۆ سەردەمی ئێستا بۆ خوێنەری ئێستا و ئەم ڕۆژگارە نەک لە کوردستانە لە هەموو جیهانە بە تایبەتی کە ئێستا ئەم تۆڕە کۆمەڵایەتی و شتانە داهاتووە بینەر خوێنەر وەرگر ئەوەنە مێشکی هیلاکە ئەوەنە جەنجاڵە تەقبولی شتی وشک و ڕق و جددی و ئەمانە ناکات کاریگەریەکەی زۆرترە بێت و باشترە بێت و خێراترە بێت ئەگەر تۆ بە ئەو بابەتەی بە پێکەنین لەگەڵ پێکەنینێکا بیدێت زۆرجار کە مۆبایل بەدەستەوە گرین مامۆستا لە ناو هەموو ئەو جەنجاڵی و بابەتانەی کە هەیە یەک بابەتی دکتۆر شێرکۆ کە لە کوردستانی نوێ لە تازەیە بڵاو ئەبێت و ئەی خوێنیتەوە زەردەخەنەیە گێتە سەر لێوت ئەڵێ خۆزگە ئەمزانی دکتۆر شێرکۆ ئەمە باسی چی ئەکا یاخود ئەمە هەوێنەکەی کامەیە بەڵام گرنگ بوو باش بوو باسی هەوێنەکەت پێوتین ئەو بابەتی پێوتین زۆر باش کەسی ترشک نابێنی ئێمە وەکو دکتۆر شێرکۆ لەو شێوازی نووسینە بێگومان اینجا بە هەر لەگەڵ لەسەر بابەتی نووسین بمێنمەوە ئەمە مامۆستا تۆ هەمیشە بە دەنگەکەت ئێمە ینی بە تۆ ئاشناین بەڵام لەوانەیە خەڵکانێکی زۆر یاخودنەوەی ئێستا نەزان کە تۆ کەسێکی زۆر باشی لە نووسینە بە بڵێم وەکو چۆن بڵێ کورزانێکی
بقدر توفيق وفي لك كردية زانية ماشاءالله لبواري زمانە بێگومانە و بابەتێکی زۆر گرنگە اینجا خۆشی هۆنراوە ئەنووسێت لەوانەیە ئەم زۆرینینەوەی ئێستا ئاگاداری ئەو بابەتانە نەبن. والله بەداخەوە من حیفە بڵێم بەداخەوە بەڵام گۆرانی نەیهێشت کە هەندێک کاری تر بکەم بۆ نمونە من خەتی ئەدەبیات بە شێوەیەکی گشتی ئەتوانم وەرگێڕانم زۆر باشە وەرگێڕان بوو بەهۆی ئەوە کە جارە خۆی گۆرانی بوو بەهۆی ئەوە کە من فێری ئەو هەمووە وشە و زاراوە و زاراوەکانی تریش ببن دوای ئەوە گۆرانی یان بڵێن حەفلە و ئەمانە کە من بەداخەوە کۆنسرتم کەم کردووە لە ژیانما حەزم لە کۆنسرتە سێتە تەمەنەکەەوە هەڵ ناگرێت کە تۆ خەریکی حەفلە و بەم سەرە سپیەوە بڕۆی بەرزی بڵێ خەڵکەڵپەرن چونکە باسەکەمان لەسەر نووسینە زۆرم حەز ئەکرد کە نووسەر بە وەرگێڕانم هەیە لە گۆڤارەکانە کاتی خۆی کاتم زۆرتر بوو شتم بڵاو دەکردەوە لەسەر شتی هونەری یانێ وتارەکانم هەموو لەسەر وتاری هونەری بن بە تایبەت وتارێکم بڵاو کردەوە کاتی خۆی لەسەر ئەو تاڵانەی کە لە تورکیا کراوە گۆرانی کوردیان کردووە بە تورکی کۆم کردەوە دیتم 147 گۆرانی بێژ زیاتر ژن و پیا و کوردن بە تورکی گۆرانی ئەڵێ ئەمانە بوونەتە هۆی ئەوە کە 2320 شتێک گۆرانیان کردووە بە کوردی کردووە بە تورکی بەداخەوە بەڵام جاروبار بیستومە لە ناو گۆرانیەکانی مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا ماملێ و ئەوانە کە هەندێک گۆرانی وتراون لە تورکیا کاتی خۆی کوردی بوون کراون بە تورکی بەڵام ئەوان دیسان کردویانەتەوە بە کوردی بۆ نمونە بازی بێریانی تر زیاتر لەسەر بەڵام کوڕێک بە ناوی جەواد مەروانی کتێبێک لە دوو کتێبدا 43,000 گۆرانی و لاوک و حەیرانۆک و ئەوانەی کۆ کردوێتەوە من جیاواز لەوە ئێستا فەرهەنگێکم بەدەستەوە فەرهەنگێکی علمی نییە فەرهەنگێکی زانستگایی نییە زانینگەی نییە فەرهەنگێکە کە ئەگەڕێم مەسەلەن بۆ نمونە لە پیرە پیاوەکان لە پیرەژنەکان لە لادیەکان ڕۆژێک بۆ بایکۆت دامابوون چوومە ئینتەرنێت بزانم بایکۆت چیە کاتێک چون دیم بایکۆت گەندەڵی کردو و لە ئەمریکا خەڵکی ئیرلندیش بووە بایکۆتی لەسەر تاپۆ کراوە و بووە بە مقاتعی عەرەبی و فارسیەکەیش کە بە قووەت نییە لە فارسیا کردوێتی بە تەحریم ئەویش عەرەبیە و هەرێمیش لەو تەحریمە وەرگیراوە ئێستا ناسمە سەرەوانە دوایی لە دایکم هۆنراوەیەکم بیست ئەڵێ شەرتە تاماوەم هەر داکێڵت کەم پەن بەسەرهاتی خزم و خێڵت کەم وتم ئای ئەمە داکێڵ بەڕاستی دروست بایکۆت یا مقاتعەیە پرسیارم لە دکتۆر هۆگر و جەماعەتێک کردوتی هیچ شکت لەسەر نەبێ بایکۆتە دوایی بێژگە ئەوە خەریکی کۆکردنەوەی کۆمەڵێک قسەی خۆشم کە جۆک نین نوکتە نین ڕوویان داوە بێژگە ئەوە خەریکی کورتەیەک لەسەر مێژووی مۆسیقای کوردم کە 200 لاپەڕەیەکم کۆ کردوێتەوە بەڵام بەداخەوە لە مێژووی 2000 و وردە ساڵی کووردا توانیومە 90 ساڵی کۆ بکەمەوە نییە لە ناو مادا گۆرانی بێژێکم پیا کردووە بە ناو ئانگارێس ئەویش لە کتێبخانەی لەندەن کە خانمی ماری بۆیس خۆی هندی بووە بە ئەسڵ بەڵام لە لەندەن ژیاوە دوای ئەوە سەردەمی ساسانیەکان هەمویان کوردن بەبێ ئەملا ئەولا باربەت فارس بووە نەکیسا کورد بووە هەردووکیان حەیران بێژ بوون کاتێک کە ئەسپەکەی خەسرە و پەرویز ئەمرێ من ناڵێمە تۆ پێ چونکە ئەسپ گۆشتی ئەخورێت ئەسپ حیوانێکی نەجیبە وەک سۆرابی سپێنیڵێ بۆ بتۆپێ ڕەحمە لە دیر کاتێک کە ئەسپەکەی مردووە هیچ کامیان جورئەتیان نەبووە بوێریان نەوێراون کە بڵێن ئەسپەکە مردووە نەکیسا بە حەیرانێک وردە لە مەجلیسەکەدا خەسرە و پەرویز تێگەیەنێ ساسانی کە ئەسپەکەت مردووە پاشان بێژگەلەوە خەریکی بیرەوەریەکانی خۆمم تا ئیستا نزیکەی لە کامپیۆتەرە 4-5 بەرگ بەڵام ئەگەر کۆی بکەیتەوە لەوانەیە بێ بە 2 یان 3 بەرگ بێژگە ئەوەش خەریکی ئەمەیان بەلامەوە زۆر گرینگە خەیامم
وەرگێڕا کاتێک کە خەیامەکەیمان ببوو لە کاتانیش دەگرم کاتیەواگرم کاتێک کە خەیامەکەی مامۆستا هەژارم دیت من بە شاگردی مامۆستا هەژاریش نابم من لەو زمان فێر بووم لە کەسانی ئەوهای ئەمە فێری زمان بووین بێژگە گۆرانی دیم کوردیەکەیم دی وتم بابا خەیام کورد بووە بەڵام کاتێ فارسیەکەیم دیدیم ئۆ 23 دانەی وەرگێڕەوە باقیەکەی بە کەیفی خۆی بۆیە پێڵێن خەیامی هەژارانە زۆریش جوان وەری گێڕاوە خەیامی هەژارانەکەی خۆی ئەو کاکڵەکەی خەیامی وەرگرتووە و دوکتۆرە زانێ دوایی بە کەیفی خۆی دایڕشتووە ئەفرین مەسەی مامۆستا گۆرانم دیوە شێخ سەلام دیوە این شێخ علی چێ پێژنەوەکەم لەبیر چووە هی بەدرخانیەکانیشم بینیوە 243 چوارینەی خەیامم وەرگێڕاوە هیوادارم کە لە داهاتوودا قەرارە بڕیارە کە کاک ماجدی مەردۆخ بیبینێت ئەو کات بڵاوی ئەەکەمەوە پێم و توتمەگە زانیت بۆ بڵاوکردنەوە ئەبێن بەکەڵی کیشنایە ئەخەمەوە ناو سەڵێکی زبڵ و تەواو بێژگە لەوەش خەریکی شانامەیەکم برادێرێک پێی وتم وتی ئەرێ بۆ فردەوسی ناکەی بە کوردی وتم خۆڕم بەسەرەوە کە ئیشی منە ئەسەر وەکو ئەوەیە کە نانی خۆت لەسەر سفرێ خەڵکی تر بخۆی پاشان بۆ فردەوسی من وەربگێڕم فردەوسی لە شانامەکەیە یەک دنیا جنێوی بە کورد داوە جا ئیستا تازەکەی کە چاپ بووە بەداخەوە کوردەکانیان کردووە بە گورد لە کاتێکە هەمووی کووردە کوردی بە جندۆکە ناوبردووە کوردی بە هەزار زۆر تەوهینی بە کورد تێدا هەیە وتم کاکەوە ئیشی من نییە لە پڕ خۆم دانیشتم بیرم لێ کردەوە وتم ئۆ بۆ دیاکۆنەکەمە قارەمانێک خۆیشم شانامەیەک بنووسمەوە سەر ناومناوە دیاکۆنامە شانامەی یارسانەکانم لەلایە چونکە شانامەی یارسانەکان زۆر کۆنن خەریکی ئەوەم هیوادارم تەمەەن مەودا بدا کە بتوانم ئەوانە تەواو بکەم دیارە بۆ هەموو کەسانی کە تەنها گوێیان لە دەنگی مامۆستا ناسر گرتووە ئەو دەیان پرۆژەی تری هەیە کە بەر لەوەی کە ئێمە هیچ ئاگامان لێ نەبێت ئەو خەریکێتی هەر بمێنی مامۆستاگیان کاکراشت ئەمێ پرسیاری ئەوە بکەم کێتر لە خانەوادەکەتان ڕێچکەی مامۆستای گرتووە لە دەنگ بەڵێ لە دەنگ وڵا لەو نوعی تۆنە دەنگان نا کەسێکمان نەبوو کەس نییە فقط پورەزایکی بووگەکە بنەو ناسر کاک ناسری سەڵواتی کە ئەوێتە پورەزای باوکم بەڕەحمەت بێەوەش چەند ساڵی پێش ئەمری خوای کردومانە تۆزێ تۆنی دەنگی و ئەو حاڵاتی دەنگیە لە مامۆستا سەید ئەلێزغەرە چوو بەڵام نەکە بێژم تەواوەتی خۆی بووەمانە لە هۆنەرەکەیشی کە بەردەوام ئێمە لە بنەماڵەمانە هەر ئیشمان کردووە بەڕەحمەت بێ مامی خۆم گۆرانی بێژێکی کورد بوو دوای ئەوە خۆشکی خۆشم گۆرانی دەڵێکە لە ئەڵمانیا دەژیت و من خۆشم ئاکادمیک موزیکم خوێندووە زۆر باشە کاتە خێزانێکی هوەری بیرتان لەوە کردوێتەوە کە بۆ نمونە ڕێژکەی مامۆستا بگرن یاخود بڵێم بەشێک لە بەرهەمەکانی و هەرچەند ناڵێن کە بڵێن نوێکرێتوان زیندوو کرێت و بەڵام جارێکی تر دووبارە بە دەنگێکی تر بوترێنەوە هەر لە بنەماڵی خۆتان ئەو پرۆژانە هەیە یاخود نییە وڵا چەند ساڵی پێش لەگەڵ ڕزای سەڵەواتی یعنی کوڕی پورەزای باوکم ئەویش گۆرانی دەڵێت و ئەمانە یەک گۆرانی ئەلبەتە من بۆ خۆم وتم کە پێم وایە کە باشترە کە تا ئەو جێگە دەتوانین لێگەڕین لەو کارانە چۆن ئەو خۆی بە بیشترین و بە بهترین حاڵەت ئەوانیە کوتووە ڕاستە بەڵام بۆ خۆم یەک دانێم هەڵبژارد و ئارێنجم کرد بۆ ئۆرکسترای گۆرە کە ڕزای سەڵواتی خوێندی من خۆم بەعنوان هدیەیەک بوو بە عنوانی ئەوەی کە یادبوودێک بێت لە مامۆستا سەید ئەلێزغەر ئەو کارمەکەوە لە قەت ئەو کارە ناکەم چۆن بە نەزەری من دەنگی سەید ئەلێزغەری کوردستانی لە ناو هەر ئەو چەندانە سازە خولاسە بووەتەوە وەکاری خۆی کردووە پێویستی نییە بۆ ئۆرکسترای سەمفۆنیکی تەنزیمیکێتەوە بە جوانترین حاڵات لەگەڵ ئەلبەتە شتێک عەرزکەم لە خزمەتانە لۆ ساڵانە لەگەڵ 3 کەس کاری کردووە لە ئێرانە کە هەرسێشیان لە بەناو بانگ بووگن لە ئامێرژان یەکێکی مرتزاخانی نەیداود بووگە یەکی یان سەلیم خان بووگە یەکی مهدی نەوایی بووگە کە نەی لێداوە یەکیشیان دەرویش خان بووگە یعنی لەگەڵ کەم کەسانێکە دانەشتووە کە ئەو گۆرانیانە بڵێ لۆ سەردەما لە بانترین جایگای هۆنەریە ئەستێکی باڵای زۆرە بۆ ڕاستە بڵێ کۆمەڵی خەڵکی بە ساڵاسومان بینی لەو گوندە باسییانە کرایان و کە گۆرانی وتووە ینی گوڵان و شتیوە لە سەر تاقەکە کەوتونەتە خوارێ
دەنگی ئەوەنە دەنگی بەرز بووە ینی مامۆستا ئەوە نییە لا سعی بکرێتەوە بڵێ مامۆستا ئەوە زانی چیە هەر لە واقعان لە حاڵەت لە ناو فیزیکا هەیە ماسن شتێکی سابت شو دەست ئەوەی کە لە ناو محیتێکە سریک لە ئەجسام بە یەک تۆنی خاص حساسیت نیشان دەدەن ئەو دەمیشە ئەو تۆنگە ئەو تۆنە ئەوەندە لە بەرزا بووگە لە ئۆڤەرتۆنا بووگە لە ئیسلاحی موزیکایژن ئەوەندە لە پسەری بووگە کە ئەو ئەجسامە پێ بە لەرزە دراتون و کەوتونە خواری وە شتێکی ئاسان سابت شو دەست ئەگەر پرسیارێک بێگومان ئەگەڕێمەوە لە فەرمووە موساگیان 5 ساڵێک لەمەوبەر من وتارێکم لەسەر ئەو گەورە هونەرمەندە نووسیوە لێرەش جارێکی تر کاک شوێنەکەی کاک شێرکۆ بێ کەسوان سەردەم بڵاویان کردەوە من چاک خۆم لە بیرمە سنە شێتێکی لێبوو بەداخەوەڵێن شێت لای منەوە شێت نەبوو دێوان نەبوو چونکە دێوانە لەگەڵ شێت فەرقەکە ئافرین بەڕاستی دێوانەیەکی شیرینی ڕێک و پێک هەمیشە نازان بەرماڵ بوو یان کۆمەڵێ پارچە بوو خستە سەرشانی ناوی سەیئەلی بوو باوکم دوکانی بەرگدروی یان خەیاتی هەبوو یەکێ لە خەیاتە بە ناوبانگەکانی سنەیە نەماوە ئێوە خۆش ئەو سەیئەلیە تەنیا ئەو دەنگی نزیک بە دەنگی کۆچ کردو سید عەلیەزغەری کوردستانی بووە دەنا هەتاوەکو ئیستا ئەوانەی کە هاتوون لە عومەر خەزانەوە بگرە عومەر خەزانی کۆچ کردووی ئێرە و دوایی کاک عەزیز شارۆخ هونەرمەندی بەڕێز کە بەو دەنگە بەرز و شیرینەوە کە هەیەی یان چەند کەسێکی دیکە هیچ کەس نەیتوانیوە لاسایی سید عەلیەزغەر بکاتەوە کە کۆپی خۆی بێ بەڵام تۆزێ نزیک بن ئەمما ئەو سەیئەلیە ئەوەندە خۆشەویست بوو لە سنا ئەچووە هەر شوێنێک دایان دەنا چایەکیان بۆ دائەنا و ئەگەر کەیفی هەبا گۆرانی سید عەلیەزغەریەوت بڕوان پێ بکە ئەگەر یانێ وەک سنەیەژە بەرۆ بکردایتە ئەو لاوڕووی خۆتە دووە گێڕابایە ئەدوت خوایە سبحان الله ئەمە ئەوە مهمی مامۆستا سید عەلی لەوە شعریشی تێکستی هەڵبژاردووە ینی عەرفانی بەڕاستی زۆر بابەتێکی ئەوش بابەتێکی گرنگە ئەنجا ماشەڵڵا دانیشتن لەگەڵ ئێوە بەڕاستی ئەوە خۆشە هەریەکی لە بابەتێکە و زانیاریەکیش ئەبەخشن بە من و بە بینەرەکانیش اینجا ئەوە نەبووە ینی مەسەڵ شعری جوان و بەرز مثلەن لەسەر قسەکەی دکتۆر گۆرانیەکی هەیە ئایلە لەنجەیە یان ئایلە لەنجەی یار بە تورکیش وتراوە بەڵام ئەسڵەکەی کوردیە تر ناتوانن بڵێن ئەوە تورکیە چونکە زانی ئوستاد 90 ساڵ لەمەوبەر ئەوەی وتووە نەیهێشتووە زەربی لەگەڵ بێت لەو کەسانە بووە کە ڕێز و حرمەتێکی زۆر جوانی داناوە خۆی بەڕاستی ئەبێ بە سید عەلیەزغەر بوو لێ گۆرانی بێژێکی ئەلفانی بەڕاستی گۆرانی بێژێکی ئەلفانی لەبەرەوەی کە مامۆستا شێرک و دکتۆر شێرک و فەرمووی شیعری وای هەڵبژاردووە کە ئەوانە هەموو کەسێک نەیتوانیوە لەو شیعرانە تێبگات دراستە دروستە اینجا مامۆستا دکتۆرەوە بپرسم لە دوای بەرنامەوە ئیتر چاوەڕێی نووسینێکی تۆین یان لە شاشەی تیڤی یان لەسەر تەختی شانۆ و بزانام تەنزەکەش هەر ئەوەی تر خۆی بابەتێکە پەیوەستە بە دکتۆرەوە هیچی تازە هەیە با کەشفی کەم لێرە بەنامی بەرنامە دەست پێکەینەوە هەموو کورد چاوەڕێی ئەوەیە ئەنی شەر نییە بۆ ڕێگۆکو ئەو کتوبەت بەسەر ناوی بەرنامە ئابێ هەوڵە دەین ینی شتی تازەوانامانە بێت دکتۆر هەر بەڕاستی کەوتەمە هەواڵێکی زۆر زۆر خۆشەران هەر بەڕاستی کەوت ئەمە هەواڵێکی نوێ لە کورسات مەگەزینەوە من بەڕاستی پێش بینەرەکان خۆشحاڵم بەرنامە بە شێوازێکی تر دەست پێ ئەکاتەوە هەر ناوی بەرنامەیەوە ئۆکتارانەی تیاابێ بەڵام مۆدێرنترە بێ مۆدێرنترە بێ زۆر باشە شێوازی گۆڕی نووسینەکەت ئەگۆڕیتیان هەر تەنزە تەنزە هیچمان بۆ ئاشکرا ناکەی هیچی تر ئاشکرا ناکەی باشە کەی تاو ئەبکەی دەست بەبوونا ئەڵلقە یەکەم ئەنووسێکە زنجیرە یەکەم تاو ئەبێت کەی دەسەکرێت لەمانی پێنج ینی بەرنامەیەک پێشکەشەکەی
بەرنامەیەک پێشکەشەکرێت مقدر نەبێ ینی مامۆستا ناسر چۆن بووە هەواڵە وڵی من زۆرم پێ خۆشیانە بەڕاستی گلەیەکی پچکۆلەم لە کورساتە ئەوە گلەی تەنیا من نییە گلەی زۆربەی ئەو کەسانەیە کە لە کورساتە ئیشی کردووە کورسات جاران بەناوبانگ بوو ناڵێ میستاش بەناوبانگ نییە تێدەگەی بەڵام کۆمەڵی بەرنامەی تێدا بوو کە بەداخەوە پچڕاندیان نان هێشت ئەوانە درێژەی پێ بدرێت یەکێکی ئەوە یەکێکی ئەو بەرنمەیە بوو کە من بەڕێوەم دەبرد لە دیاربەکر و نازانم لە ئیلام و لە شوێنە لە هەر چار پارچەی کوردستانەوە خەڵکمان داوت دەکرد لەسەر کاری هوەری لەسەر پێشینەی هوەری لەسەر زۆر شداسمان دەکرد ئەوەشیان پچڕان هیوادارم کە ئەم هەواڵە و هەواڵی تریشی بەشێندا سریالێکیش هەیە هەر وابزان کورسات هینیەکاتەوە کۆترە پیاو خۆشتی تریشی پێ دەرەخی وردەگەم دکتۆرشکە بەڕاستی خوێنەرێکی بەردەوامی نووسینەکانی دکتۆر ئەو بابەتی سەباسی کراوان چی بوون؟ ئەوە سریالێکە 15 ئەڵقەیە کۆمیدیە کۆمیدیێکی هادیفە هادیفیانەتی ئامانجدار ینی هەر پێکەنین نییە مەبەستی لە پشتەوەیە وە کۆمپانیا گەسە قەرارە ئیشی تیا بکەن ئەوەی من بیستومەتەوە ینی گرێبەسییان لەگەڵ کورساتا کردووە زۆر باشە کۆمەڵێک ئەکتەری پلەیەک لە بواری کۆمیدیا ئیشی تیاکەن کە بە بینەرەکانمانەڵێن چاوتان لەسەر کورسات بێت چکە دکتۆر شێرکۆ بابەتەکە بنووسێ و بە ئەکتەرانی بەرنامە ژۆڵ گێڕن ئەوە بێ گومانم کە هیوادارین لە مستەوای چاوەڕوانی بینەرانی کاری وەرگێڕان ئێستا چۆنە وەرگێڕان وەستاوی دیان هەر بەردەوامی بەردەوامی چی زۆر وەرەگەڕێسە دکتۆر چکە بزانام قۆناغ بۆ قۆناغی خوێنەر و سەرخۆشی هەندێک کاتێ لە قۆناغێکا هەندێک بابەت وەرەگەڕێت لە هەندێک قۆناغی ترا بابەتی جیاوازتر بەپێی ڕوئیای خۆی بینی خۆی دەروون ناسیە The power of expectation هێزی ڕابینین هێزی چاوەڕوانی 2003 نووسراوە من لە ئەمەزۆن دەسم کەوتەوە کتێبە بە عەرەبیش نییە ینی بە فارسیش نییە کتێبی زۆر تازەیەوە بابەتێکی زانستی زۆر تازەیە باسی ئەوە کات کە مرۆڤ چاوەڕوانی چی بکە ئەوەی بەسەرایەت وە دەیان نمونەی ینی لە بواری پزیشکیە لە بواری کۆمەڵایەتیە لە بواری ژیانی ڕۆژانە بەڕاستی من خۆم زۆر سوودم لەو کتێبە بینی بۆیە ینی تەرجمەم کرد و ئێستا لە قۆناغی لە مەطبعەیە هیوادارم ینی لە هەفتەیە بابەتێک زۆر گرنگە منیش ئەوەم بیستووە دکتۆر کە ئاڵێ نەگەر چاوەڕوانی شتێکی زۆر باش بیت بە بەردەوامل بیری لێ بکەیتەوە شتە باشەکەت بۆ بێ و ئەگەر خاڵ لای بابەتی خراپیش بێ زۆر جارێ اینجا مە دەستپێکێک ئەگەر کەوتە بڵێم بازارە و لە کتێبخانەت پێمان بڵێ دکتۆر بەنەمەش لەو بابەتە زانیاریمان هەبێ لە هین ئەوە نییە بڵێ بیرکردنەوەی ئەریانی نان ئەمە شتێک علمیە علمیە زانستیە ئەمە سەرتاکەی نووسەرە لە کوێوە هێناوێتەوە لە جەنگی دووەمی جیهانیە دکتۆری شەمریکی لە ئیتالیا ئیشی کردووە بریناری زۆریان بۆ هاتووە دەرمانی ئازار کوژ و ئازارشکێنیان نەماوە ناچار بوون ئاوی مقەتەرە میان پێڵێن ئاوی مقەتەریان لیاون ئازاریان نەماوە ئەمە نەخۆشێک برینارێک نادوان ناسییان نا حاڵەتێکی دەرونی بەڵێ کەونە دیراسە لەوە دەرەکەوێت کە مێشک خۆی چاوەڕێی چی بکات ئەو برینارە چاوەڕێوەی کردووە کە ئازارەکەی نەمێنێ بەوە لەبەرەوە مێشکی خۆی مۆرفینی وەزعەکەی کردووە ڕاستە مادەی ئازار کوژی ڕشتووە لە نمونەیەکی تر ئەهێنێتەوە باسی ئەوەی کە مەسەن خەو کە ئێستا مشکلێکی گەورەیە بەشێکی زۆری خەڵک کەم خەون ئەگەر بزانی کە کەم خەوی عزیێتت دەگا حەزیێت دایە بۆ سیحەتت عزیێت دایە ئەگەر بزانانی
هەسکەی ئەها کاریگەری نابێت هیچ کاریگەریی نابێت ئەمە خلاصەکەیەتی ینی دایان نمونەی وایتیایە زۆر باش بۆیە بە پێویستم زانی بۆ کتێبخانی دەست خۆش بێگومان بابەتێکی زۆر گرنگە من مامۆستا ناسر و کاگراشیش لە چاوەڕوانی و کتێبیان بخەنینەوە زانم بیرۆکە زۆر ئەگۆڕە اینجا کاتی پرۆگرام بەرەو تەواوبوو نەچێت بەڕاستی هەرچەندێک دانیشم ئەگەر تا دوو کاژمێری توش پێکم مناقەشە بکەین وەبزانم لە یەکی زانیاری و ئەو بابەتە گرنگانی کە ئێوە پێشکەش بە کورتان کردووە لە کارەکانی خۆتانە ئێمە نایگەینین ببینێت بەڵام زۆر خۆشحاڵ بووم شایانی ئەو خەڵاتە گەورەیە بوون ئێوە جاگەر دواوتەی خۆتانم پێ بڵێن با لە کاگراشیدەوە دەست پێ بکەم کاگراشیدیان دواوتەی خۆت چییە هەم بۆ خەڵاتەکە و هەم بۆ ئێمەش لە چه بابەتێکەوە من دەتوانم شتێکی پێشکەشتان کەم یانژە دوا قسەی خۆت چییە بەڕاستی شتێکە هەیە کە بۆم ساڵانێکی زۆرەکە پێ فکرەکەمەوە وەکو ئاسیب شناسیکە کە بە سەرهاتی موسیقی کوردی هاتووە دەبێت لەسەری زۆر بیرکەینەوە کورد لە بابەتی ملودی و موزیکۆ زۆر ڕستەنە زۆر قەویە یان قدرەتی هەیە بەڵام نازانم بۆ وەکو فارس ئێمە شتێکمان بە عنوانێکی تئۆری بە عنوانێکی جەماوەریکردنی ئەو ملودیانە ئەو فولکلۆرە باشانە و ئەو ئەدەبیاتە بە سورەتی نۆت نەیمانە واتە بە نووسین و بە ئەرشیڤکردن مەبەستە چاوێکە لە موسیقای فۆنداسیۆنی موسیقی ئێرانی بەر ئەساسی ڕەدیفە یا هەر ئەو دەستگاگەلی موسیقیە و چەندین ساڵی پێشدا ئەتنۆموزیکۆلۆژیستێکی زۆر بەرز لە فەڕەنسا هات ڕەدیفی موسیقی ئێرانی نۆتاسیۆن کرد دوای ئەوە بۆ بە هەوای ژاندورینگی فەڕەنسا دوای ئەوە نورعلی دکتۆر محەممەد تەقی مەسعودی هات بازم ڕەدیفی نووسی مامۆستا فەرەمەرزی پایوەر موسیقی ڕەدیفی دەوامی نووسی بەزار شتیان لە ئێمە دزی بەڵام هەموو شتیشیان زۆر وەختی چاوی لە دەکە سێژی ئاوازی بەیات کورد خۆب وەختی چاوی لە دەکە ئەوینی هەرو مەحەیر کوردیەسە ڕاستە خۆب چاوی لێکە ئەوان هەمویان بە نووس نووسیوە بەڵام دوای ئەو هەموو ساڵانەوە موزیکزانی باشمان بووگە لە کوردستانە بەڵام کەس نهاتوە ئەمانە بە سوورەتێکی نوت ئەمانە عەرزەکە بێتە زوانێکی بینالمەلەلی بێتە زمانێکی بینالمەلەلی کە ئەوە کە لە وڵاتی ئەوروپایە بزانانی ئێژێ موسیقی کوردی ئێژێ فقط چەندانە ناو دەبیسێ بەڵام ئێمە دەبێت سۆرسمان هەبێ خاتوو دەبێت سۆرسێکمان هەبێ کە وەکو چاوێکی لێکن ئێژن مەقامی ڕاست حجازکار خورشیدی نازانم ئەڵاوەیسی کوانۆتەکەی کوردی نەمانە دەبێ ئەمەشە لەسەری هۆڵ بین وەختی شتێک مەکتوب نەکرێ وردە لە بین وەکو قسەیکە کە نەسڵ بە نەسڵ شاید سێ نەسڵ بڕوە دوایەوە لە بیرە زۆر دروستە ڕاستە شتێکی دیکەش کە زۆر مهمە ئەمە ئەبێ بەوەی کە چەند زەرێکی بە موسیقی کوردی بگەینێ ئەوسەکە هۆنەرمەندەکانی لاوی ئێمە هۆنەرمەندەکانی جوانی ئێمە نازانێت لە موسیقیکەی خۆی ڕێگوێ لە موسیقی عەرەبێسکەدا موسیقی نازانم تێ ئێژێ کە من موسیقی پاپ کوردی دروست دەکەم ئەسەن شتێکی بەناو پاپی کوردی یانی چی نە موسیقیەک یعنی زمانی خۆی ناتانێ بەست لەسەر سازێکی خۆی بەیانکە بە بۆنیەوە کە تێۆریەکەی ناناسێ بە بۆنیەوە کە لە ڕووی نۆتۆ نێدیوە کە ئەمە بەحری چییە نازانێ وەزنی چییە و نۆتی چییە قاڵبی شعری چییە وەختی ئەوانە نازانێ ئێژێ خۆ شێوازی کوتنەکەم شێوازی ئەرێنجمنتەکەم ئەکەمە تورکی بەخاترەوە چا فقط هەمووشان یە قسان دەکەن کەچە دەبێ مخاتەبم هەبێ بابا ئەگەر تۆ بە موزیکی خۆت ئەعتقادت هەیە بە موسیقی ڕەسەنی خۆت و ئەدەبیات و کولتوری خۆت ئەعتقادت هەیە ئەو شوێنە بچەکە ئەسالەتی تێدایە و هەموویشی چەس بازم هەڵەگەڕێتەوە بۆی کە ئێمە ئەشێ لە بابەتی نۆتاسیۆن و ئەمانە جەماوەریکەین کۆکەین بەڕاستیش کارێکی سەختە من مزگەنێک بمە خزمەتان لەگەڵ چەندانە برادەرانی ناوچەی ڕۆژهەڵاتە خەریکمەم کاراکەم چۆنیش بەڕاستی کارێکی زۆر سەختە چۆن دەبێ گوند بە گوند گەڕیت و ئەو ئەدەبیات و فولکلۆرە ڕیکۆردکەی دانیشین نۆتاسیۆنیکەین و تەحلیلێکی علمی لەسەرکەین کارێکی گەورە و جوانە خۆشێکی سەختی خەریکین ئەو کارەکەین مزگەنی دەبین کە ئیشەڵا لە ئایندێکی زۆر نزیکە تاین هەمچین ئەماکە قورسە لە ئێوە دەست پێ بکە و بۆ هیوان بەردەوام لەسەر قسەکێک بەڕێز کاک ڕەشاد کاتی خۆی کاک ئەردەوان کامکار ئێمە لە لەندەن بەرنمەیەکمان هەبوو کاگەردشیر و کاگەردەوان و چەند کەسێکی ترمان لەگەڵ بوو سۆزیدا بە من قۆڵی داوتی با چەند کەسێک دابنیشین کە ئەم
قەتار ئاخرێمە مەقاممان کەمە ئەتوانین لەو قەتارگەلەی کە هەمانە مەقامی باش دروست پێنیستە ئەڵاوایسی کاکڕشاد زانێت لەباری عیلمی موزیکەوە سێپلەکەی خۆی تەواوە کاتەگام و تێت مەسەن لە سۆلەوە بێتێتەوە سۆل لە فاوە بێتێتەوە فا باشە ئەمانە ئەگەر کۆ بکرێنەوە بکرێ بە کۆپەر یان کتێب بوو پاشان سیدی ئێمەش ئەتوانین وەکو فارس و وەکو میلەتەکانی تر بڵێن ئەومان هەیە بەڵام لێرەدا دوایین قسەم ئەوەیە کە ئەیگوت یانە من خۆشم ئەو باوەڕەم هەیە چەند کەسی تریش وەک کاک گۆران کامیل وەک مامۆستا ڕزگار خۆشناو مامۆستا ئەنوەر قەرەداغی مامۆستا خالد سەرکار زۆرە نیسە ناتوانم ناوی هەموویان بێنم لە بادینان خەڵکی باشمان هەیە ئەتوانین بیسەلمێنین لەو 1500 گۆشەیە کە لە ئێرانە بە فارسی دانراوە ئەیگوت من ئەی سەلمێنم کە 1200 زیاتری کوردیە کوردیە و دەوڵەتمان نەبوو وەک شوانی ئیم وەک مێگەلی بێشوان گورگ خواردوێت بۆ هیوام ئەو هەوڵی کە لە ئێستا کاگراشید و ئەوان بەردەوامیان هەیە ئەبێ لێرە بکرێ بێت گرنگ بێت دکتۆرگیان ئەگەر هەرچێکت ما بێت تۆش بەڕێزت فەرمای ئەگەر خواحافیزیمان لێ بکەیت زۆر مەمنون هەم برسیمانە من داوای لێ بردنەکەم دووبارە ئەوە ڕاستە زۆر هیلاکن و هەم برسیشن پرۆگراموان خۆشە بە دوو پێکەنین و خۆشی تێدا زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ هەم لە بواری تیڤی هەم لە بواری نووسین و هەم لە بواری کۆکردنەوەی ئەرشیفیش ئەمڕۆ ئەمە بە بینەرەکانمان باشی بۆ ساڵێکی تر ئەم کاتانە بەشێکی زۆر لەو پرۆژانەی ئێوە بەدی هاتبێت و بتوانن کە هەم هونەر هەم ئەدەبیاتی کوردیش لەسەر دەستی ئێوە و کەسانی وەکو ئێوە بەردەوامی پێ بدرێت و بتوانرێت کە ئەرشیفیش بکرێت بەڕێزیش هیوادارین کورساتر ئاوها بەردەوام بێت بۆ هیوام کە ئێوەش هەمیشە کاری جوان پێشکەش بکەن و خەڵاتی باشیش بن دووبارە سپاس بۆ ئێوە بارمەتی هاوکارانم ئەم پرۆگرامە تایبەتی کورسات مەگەزینمان پێشکەشکردن هەر بمێنن ماڵتان راوەدان بێت خواتان لەگەڵ بێ